مار پێوەی داوا چی بکەین؟ یەکەم شت کە فەرەزەن بەدەستی وەدایە. ئۆکەی. عەفو. ئەو دەستە مارەکە بێرەی گەستیە. یەکەم دەبێت ئەو جێی کە مارەکەی پێودای لا بکەوی. مەحاوڵ نەکەی بە دەستەکەی دی مارەکەت بکوژی مارەکەت بگری. هاتینە ئەو لای مارەکە پێ لە مارەکە دوورکەوتینەوە. باش. ئەو دەستە سەعاتی لێبەرە، ئەنگوستی لێبەرە لێ دەکەینەوە. باش. باشە. دەستەکەشی نزمتر لە مستەوای دڵی زۆر مەقبولە. ئۆکەی. باشە. محاوڵە ناکەین بیشۆین، نایشۆین، تەڕی ناکەین، وەلەکە تووشی زیاتر ئیلتیهای بکەین. محاوڵ ناکەین مەسەرەن هەیە ئەو کەیسە قایش لێ بەدەکاتەوە وەکو فەرەزان قایشەکەیە ئەوە تۆرنیکای پێدرێن غەڵەتە وەدەکە خین لە خوار نەچی. باش. آخر شتێک هەیە تخوا بیبەستەوە ببوورە شتێک هەیە دکتۆر محەممەد. بەڵێ. لە کوردەواری خۆمان بیرۆکەکە وایە کە مار ئێرە بگەزێ ئەوان ئەم تۆرنیکەیە دەبەستن یا شتێکی تون دەبەستن بۆ ئەوی ژەهرەکە نەڕواتە سەرەوە. کاگتۆر ئەو ژەهرەکە دەستە یەکەم جار پێوە دەدا لەژێر پێستیتی. باش. دایرێک نەچێت ڕاستە خۆ نەچۆنە سۆری خوێن. ئەمە ئەوە سووری خوێنی ڕدەگرین. ئەو سووری خوێنە ئەو پەنجانە ئەو دەستانە بە سووری خوێن حرەکەی دەکە دەژیتن. ڕەنگە بۆ ماوەی زۆر لە دەشتەکە بە 4-5 ساعت نەگاتە خەسخانەی نزیک ئەو پەنجەیە تووشی ڕەشبوون و گانگرین دەبی. ئەو خطوورەکەی وەیە. لەوانەیە خەتەرەکەی زیاتر بی زۆر زیاتر پێوەدانەکەش. بەڵێ. باش. ئەوەش ناکەین کەواتە. ئەوەی ناکەین. تەڕمان نەکرد نایشۆین و نایبەستین بە توندی سەرەوەی دەڵێن سەرەوەی پێوەدانەکە یا گەستنەکە تون ببەستە ئەوەشمان نەکرد. بە غەڵەتش کە باز بکەین بڕینیش بە هەموو ناوعی غەڵەتە. تووشی ئیلتیهابی دەکەین ئەو مادەی کە پێی دەبڕی ڕەنگە زۆر پیسبی تووشی ئەو دەستناو سووری خوێنەکەی. دکتۆر محەممەد کە دەیبڕین یا کونکونی دەکەین ژەهرەکە دێتە دەرەوە. کاگتۆر ئەو ئاوە دڵۆپە ڕەنگەی شتێ دەکەم دەتین دڵۆپە ڕەنگەکەی دەربینی نەخێر ئەوە ژوایە کە ژارەکە چوو هەر بیبڕە بیمژە دەرنایە تازە ڕۆیشت. باش کەواتە کونکردنی بڕینی مژینی بۆ ئەوی ژەهرەکە دەربێنن هەمووی هەڵەیە هەڵەیە لە ڕووی زانستیەوە. باش. چ بکەین باشە؟ سەحبیشی نەکەین بە هیچ شێوەیەک سەحبی نەکەین. باش. مهمتریشت ئەو جێی کە پێویدایە وەکو شکانێک کوجێک دەشتێ وەکو شکاگاتان لەوە بێت ڕاکێشانیشی هەڵکێشانیشی دیسان بە هەر دەرزی بە هەر جۆرێک بە هەر ڕێگەیەک دیسان دکتۆر محەممەد دەڵێ هەڵەیە محاولە بکەین کەمترین حرەکەی هەوی لۆی کە مەسەن کەمترین سووری خوێنەکە زۆر بە خاوی هاتوو بکە. باش. ئەو جێی کە پێوەیدا و ئێرە بوو بەو باندجە دەیبەستین هەدەفی بەستنی باندجەکە چییە؟ وەکو تون نایکەین کە خینێتن بەس وە دەکەین ئەو ژەهرە بە شێوەیەکی درەنگتر لە ڕێی خانە لیمفاویەکان و خوێنهێنەرەکان داخلی سووری خوێن بێتن. تۆ دکتۆر محەممەد تەواو کە ئەمەیە بەڵام هەردووکین بۆ بکە تۆ ئێستا دەستێکی دەبەستی با بڵێن هەردووکی دوور لە کاکدرێ هەردووکی مار پێوەی داوە دەستێکی بە باندج دەبەستی ئەو بەستێ من گوتم کەمترین حرەکەی بکە وەکو شکان معاملەی لەگە دەکەین دەتوانین دارە کارتۆنێک لەو جێ هەیە لە بنی دادنین ئەوها لە عەفو کاک دەیبەستینەوە تۆ باش. ئەو دەستە کەمترین حرەکەی دەبی. ئەمە مامەڵەی دروستە لەگەڵ مار و دوو پشک پێوەدان. بەڵێ. باشە. ئەمەی دیکەیان تۆرنیکەی لێ بەستە دکتۆر محەممەد بۆی ئەم بەراوردە بکەین دەست خۆش بێ شوێنی پێوەدانەکە ئەگەر لێرەبی ئێرەیە سەمەچەچیوی ئەمەش بێنە بۆ ئەمەش ڕوون بێت لێرەیە ئەمە لێرەیە ئەمەش لێرەیە بە هەمان شێوە. بۆچی ئەوەی لە کوردەواری دەکرێت ئاوایە هەڵەیە بەڵام ئەوەی ئێوە دەیکەن لە ڕۆزانستێکە ڕاستە؟ باسمان کرد وە دەکە سووری خوێن بێک جاری ڕابگری ئێستاگە دەست دابنین هەز بە لێداین دڵ ناکەین لە دەستی خوێن بۆی نایە ڕەنگە 4-5 ساعت تاخیتری و پاش 6 ساعت ئەو دەستە تووشی گانگرین دەبی. باش. ئەو ڕەنگە ئەو مارشکە پێوەدا وشک بی ئەگەر ماوەکەی کەم بوو هەر سوودی هەیە هەر سوودی نییە پێمان دەڵێن ئاخر خێنە بەڵام کورد تا دەگەینە خەستەخانە دیسان سوودی نییە بەڵام ئەوەی دیکەیان بەستنێکی نەرمترە تون نییە بەس خانە لیمفاویەکان و خوێنهێنەرەکان ڕایدەگرین. باشە و دارێکشی دانەوە بۆ ئەوی جێگیر و چەسپاوی کە کەمترین حرەکەی هەبی. تا دەستەکانت بە ئاوا لێ بکە هەردووکی
دەستی چەپە هەڵەیە، دەستی ڕاستیش ڕاستە.